گوندێ خەتارێ گوندێکی ئێزدیانە دێ کەفتە سەرب ناوچەداریە ئەلقوژبە و نەهاژی نێزیکیا 10,000 کەس تێدا دژی. بمخابنیڤە لە ڕۆژە نەهی ئادارە ساڵە 1832 تووشی مەزنترین کارەسات ببوو و تێدا 10,000 کوردên ئێزدی ژێژن و زاڕۆ و زلامان هاتبوونە کوشتن بدەستێن میرێ کۆرە کو ئەو فەرمانە ژی ڕەخێ باشیق و بازانێڤە هات بوو. بابێت ما گوتیا باپیرێت ما بۆ ما گوتیا گۆ فرمان هەفتە چا فرمانمان رابووینە یەوە بۆ ئانا هەر دەمینن یا بێژن دێ خلاص بن خلاص نابن بعدی هەفتەی چا فرمانە خلاص نەبوون و مەهیویش خودای هەردێ خلاص نابن و ێزی هەردێ پێشکەبن کەوەتا خودێ و تاوسی مەلک فرمان سەر خەتارێدا هاتبوو فرمان گەلک هاتینە سەر خەتارێدا نە فرمانەک و دوو هاتینە گەلک هاتینە وەختت ئاخوڕی کرین بەڵکی بابێتە بۆتە گوتیا ئاخوڕی کردن و کایت ئاخوڕی کرد و ئاگر بەرداکایە هەموو دیکۆلە فەتساندن هەموو دیکۆلە مرن یعنی اش خەتارێ يمكن بينجي مرو نرسيا او برسيا الدنيا ناف عالمي الرنج بريا ايكي شولي ايكي كز نرسيا اي كفتيا دسي نرسيا ومال طالان كرن وعجيب سري ما كرن السري جدو جدادي ما ميجو وچندي اشكرات كد کوهنگی خطر گلک یا مزم بو لی ایواریا روژا اینه بو چونکه پتریا ازدیان لی روژن بری اینیان کومد بن و دچن بر مزارگه و خاص و بابشاکن خوا زیارتید بن لی دما میره کورا ابچند زانی جنو هیرشی دوره کرد دما فرمان دست بکری همی درگه خانیا وکرن و گرتن ولاتین ازدی اتکرن وان خانیت آخیدا لسر بانی را تاکو ئەو خانیە چژی بوون ژێ مرۆڤان پاشی ئەبدووکرێلێ ئەو مرۆڤە هەمی فەتساندن. هجومی سەر گوندێ خەتارێ کرد و گوندێ خەتارێ فەرمان کرد ئەش گۆنا یعنی هۆسا حجومادایە هەموو کوشتن و بازات مەقیلادا منگی گوتێ مەقیل بەرکوزان مەقیل چیشتن خۆت کۆرکار کرد مەقیلا کردن و دیکۆل بەردای هەموو کوشتن یەکش نەهێلا خدایکی لە خەتاری هنگیش بۆنا ئەو گوندێ چانۆکی گوندێ کۆچۆلێ کرد خەتار کەس نەهێلا هەموو کوشتن ئەو خەتاریێنەوە ئەمێن مایی ئەنەوە ئەسخۆ باپیرێ من بابێ باپیرێ من بەرپەزی بوو داکا شەبان بوو یعنی بەرپەزێ خۆ بوو ئەو مایە ئێ لە برێبایە ئەو مایە ئێ ڕێژبەریێ ئەو مایە ئێ چۆیا شۆلەکی بخۆ ئەو مایە ئەو گوندێ خەتارێ باپیرێ بخۆ گوتە بۆ ئێ کتێرانە لە هەموو کوشتن دیکۆلێ و میرێ کۆرە کوشتن و قەلان هات دۆرا گوندی گرتن چەند زەلام هەینە زەلامێتان گرتن خەرکردن خانێکی کردن ژگۆنێ جوامێرە و پیرەمێرێ بەرێ مە نەدیتە بۆ هەموو دیکۆلێ فەتساندن هەموو کوشتن ئەب کتەکە مای شێکل دەرو دنیایە بوون خارجی گوندی بوون ئەبنە مان ئەف کۆمکوژیە لێ گوندێ خەتارێ تانەها نەهاتیە ساخکردن و ئێزدی دخوازن گرنگی بێ فەرمانێ بهێتە دان داک و جیهان ئەبزانت ئێزدی تووشی چ فەرمان و کارەساتان بووینە ji ber ku êzdî di dirêjahiya dîrokê tûşê bi sedehan karasat û fermanan bûyne lê evan ferman û karasatên Kurdên êzdî nikarîne êzdiyan ji nav bibin taneha jî rêjeya here mezin ji êzdiyan ji paşmayên wê fermanê lê Kurdistanê dicîn تانها هفته و چه فرمان به سرین کردن ازدی هاتینا سال 1832 کو دم هریشا میری کورا بروف گنده خطاری و هاتی و خطر گنده خطاری ویران کری با ما هوسا که هاتی دیار کرنا کو الویدمی گنده خطاری گنده کی کو گلکی گنده کی ریکو پیکو و مزمبو گلکات گوتن کو چند دعوت الخطاری هبور روجا هریشا میری کورا گنده خطاری کری یعنی کو گنده کی گلکی چی بيجن ازدحامك خبصك يعني باجرك يبرفرابو جمارة كسيت ويقلق بون لهرشا ميري كورا الويروجي جباشيكو بعزاني برف قندي خطاري هاتي